نەجمەدین کەریم لە خۆشەویستی کەرکووچیەکان بۆ تۆمەتباری گەندەڵی. چۆن نەجمەدین کەریم 8 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بۆ یەکێتی بەدەستێنا. چێ نەجمەدین کەریمی فێری گەندەڵی کرد؟ نەجمەدین کەریم ئەو گەنجە کەرکووچیەی دەرچووی کۆلیژی پزیشکی زانکۆی مووسڵ بێ گوێدانە بەرژەوەندیەکانی ساڵی 1972 چەکی پێشمەرگایەتی هەڵدەگرێ. نەجمەدین کەریم ئەو چالاکوان و شۆڕژجێڕە کوردەی لە ئەمریکا بەتەنها داکۆچی لە مافی کورد دەکرد تا ساڵی 1991 توانی داواکاری کورد لە کۆبوونەوەیەکی تایبەت بگەێنێت بە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. ئەو پیاوەی توانی لە ناو جەرگەی زمان ئینگلیزەکانەوە بەشی کوردی ڕادیۆی دەنجی ئەمریکا بکاتەوە. بەهائەدین نووری سیاسەتمەداری بە ئەزموونی کورد دەربارەی دکتۆر نەجمەدین کەریم دەڵێت کاتێک دکتۆر نەجمەدین کە لە ئەمریکاوە گەڕایەوە بۆ کوردستان یەکێتی هەڵبژارد. چوە ڕیزەکانی یەکێتیش ئەمەی پێخۆش بوو، خستیانە نێو مەکتەبی سیاسی ئەو حیزبەوە، پاشتر کرا بە پارێزگاری کەرکووک چونکە خۆی کوردێکی کەرکووچی بوو. ئاقلانە و لەسەرخۆ ئیدارەی پارێزگاکەی دەکرد. پەیوەندێکی هێمن و ڕێکوپێکی لەگەڵ هەموو پێکاتەکانی کەرکووک دروست کردبوو بە کورد و عەرەب و تورکمانەوە تا ڕادەیەکی باش ببووە جێگەی ڕێز و باوەڕی هەمووان. یەکێتیش بەرووبوومی ئەم ڕێڕەوەی نەجمەدین کەریمی بۆ حیزبەکەی چنیەوە 8 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بۆ یەکێتی لە کەرکووک بەدەستهێنا. پارتیش بەخیلی بە یەکێتی دەبرد. لەسەر ئەم پیاوە هەر لە هەوڵدا بوو کە پەیوەندی نەجمەدین کەریم لەگەڵ یەکێتی بترازێنێ. لە ڕێگەی فکری و سیاسیەوە ئەمەی بۆ نەکرا، کەوتە هەوڵ و تەقەڵا بۆ فێرکردنی نەجمەدین کەریم بە گەندەڵکاری. بەبێ ئەمەش یەکێتی دەرگای خستبووە سەرپشت بۆ هەر کەسێک کە فێری گەندەڵکاری بێت. نەجمەدین کەریم خۆی پێڕانەگیرا لە بەردەمی دەسەڵاتدارانی هەردوو حیزبدا، پێی هەڵخلیسکا و تووشی پەتاکە بوو. ئەوەش ئاشکرایە کە ئەو بەرپرسەی تووشی پەتای گەندەڵکاری ببێت ناتوانێت بەڕێک و پێچی بەدابڕاوی لە کاریگەری ئەم پەتایە ئیش و کاری سیاسی و ئیداری خۆی بکات. نەجمەدین کەریمیش سەری لێشێوان لە نێوان تەماعی پارە و سیاسەتی نیشتیمانی و دڵسۆزانەدا وای دەهات ڕێگەکەی وێڵ کرد. لە ماوەیەکدا هەوڵیدا کەرکووک ببێتە هەرێمێکی جیان لە هەرێمی کوردستان. ئەمەش بۆ زروفی کەرکووک و تەرازووی هێز لە نێوان پێکاتەکاندا هەڵوێستێکی ڕێک و پێک بوو. بەڵام یەکێتی بە شێوەیەکی هەڵا سەیری ئەم هەڵوێستەیان کرد. بە کوفرێکی گەورەیان زانی نەجمەدین کەریمیان ناچار کرد بە پاشەکشە لەم هەڵوێستەی. زەرەرمەندیش لێرەدا گەلی کورد و پێکاتەکانی کەرکووک و هەموو عێراقیش بوو. هەروەها بەهائەدین نووری دەڵێت ئامۆژگاریم بۆ نەجمەدین کەریم بڵاو کردەوە، داوام لێ کرد کە هەڵوێستی سربەخۆ بگرێت وە خۆی تەرخان بکات بۆ خزمەتی کەرکووک بێ ئەوەی پابەند بێت بە هیچ کام لە پارتی و یەکێتیەوە. بەڵام دیارە ئەمەی پێنەکرا یان نەیویست بیکات، هەتا بەم ئەنجامە ناخۆشە گەیشت کە مردم بوو بە جەڵتەی مێشک. هەر لەبارەی دکتۆر نەجمەدین کەریم مەسعود عەبدولخالق دەڵێت دکتۆر نەجمەدین کەریم کەسێکی زۆر شارەزا بوو لە بواری پزیشکیدا. دکتۆری تایبەتی بنەماڵەی ئالگۆڕ بوو. ناوبراو کەسێکی سیاسی پاک بوو لە سەرەتادا تا 2 ساڵیش دوای ئەوەی بوو بە پارێزگاری کەرکووک خزمەتی زۆری کرد. تا ئەو کاتەی دەسەڵات ڕووی تێکرد و بەشدار بوو لە ئەنجامدانی گەندەڵی و سەردانیکردنی تورکیا و بەشداریکردنی لە گرێبەستە 50 ساڵیەکەی نەوت لە نێوان هەرێم و تورکیا. دوای ئەوە معادلەکان دەگۆڕێن و هەموو ئەو خزمەتانەی بە خەڵکی کەرکووچی دەکرد پێچەوانە بووەوە و لەبەر چاو و دڵی خەڵکی کەرکووک و کوردستان کەوت.
بەهائەدین نووری دەڵێت ئەم چارەنووسەی دکتۆر نەجمەدین کەریم شایستەی ئەوەیە کە ببێتە دەرسێک بۆ هەموو ئەو کەسانەی کە خۆیان دەبەستن بە حیزبەکانی دەسەڵات و سیاسەتی چەوتی ئەو حیزبانەوە.